ئەمڕۆ بەشی دووەمی کۆنتێنەری سێمی خاتوونی نامورات دووەمی شاجوانی جیهانی ساڵی 2016 لە وڵاتی ئوسترالیا گەیشتەوە شاری ڕانیا. لەم بەشەدا کۆمەڵێک پێداویستی زۆری پزیشکی و پێداویستی بۆ خوێندنگەکان و کۆمەڵێک پێداویستی هەموو جۆری مرۆڤدۆستی لەخۆڵدان کە تێیدا لە ڕێگای سەفەری ڕاب بۆ ئەو دووری کلتوریەوە پرۆژە چالاکی ئەنجام دەدرێت. هەوڵ دەدرێت کۆنتێنەری سێمیش کە ئەم کەلوپەلە جیاوازانەی تێدایە لە ئایندەیەکی نزیک بەسەر نەخۆشخانەکان یان خوێندنگەکان یا ئەو شوێنانەی کە پێویستە دابش بکرێت. Yeah,